دەما ڕزگارکردنا هەژمارەکە کۆچبەرێن ئەفریقیە لە دەریایە ناوەڕاست. ڕێخستنا مرۆڤی یا مێدیتێریان دبێژە دوو ڕۆژاندا 466 کۆچبەر لە سینۆرن ئاڤینا بەرە لیبیا و ئیتالیایە ژمێرینێ ڕزگارکردنە. دەستپێکی هاتم دوبەی پشرە چووم تونس و جهێ داویژی و چوومێ لبیا بوو. خەونا من کو دەست بە ڕۆژێدا ببم بازرگانێکی سەرکەفتی. لەگۆڕ ڕێخستنا کۆچبەریە یان ناودەوڵەتی سەر بنەتەوەیەک بووی. ساڵا 2021دا 123,000 کۆچبەر لە دەریایە ناوەڕاسترا دەرباس بوونە ئەوروپایە. و دە هەمەهێن یەکەم ئێن 2022 دەژی 7,000 کەس دەرباس بوونە و 1,283 کەس ژی خەنقینەیان وەندا بوونە. بەشێکی وان کۆچبەران لە دەریایە ناوەڕاسترا دەرباز دەبن دەچن بریتانیایە. لەگۆڕ ئامارێن وەزارەتە بەرەڤانیە یا بریتانیایە ئیسال 22,506 کۆچبەر دە تەنگاوە ئەنگلیزرە دەرباسی وڵاتێوان بوونە. ئەف دەمەکێدەیە دە 8 مەهێن یەکەم ئێن ساڵە بووریدا هەژمار 12,500 کۆچبەر بوون. هەژمار مەه بمە دە بلندبوونێ دەبوو. بۆ میناک دە تەموزا 2022دا 3,683 کۆچبەر دە تەنگاوە ئەنگلیزرە دەرباس بوونە. دە تەباغێدا 6,168 کەس دەرباس بوونە. جسەدی 75 کۆچبەرێن دەرباسبووی ئێن ئیسال گەنج و خۆرد بوون و تەمەنێ وان دنابەرە 18 و 39 ساڵاندەیە. و جسەدی 5 وانژی دەسەر 40 ساڵی ڕەنە. جسەدی 8 ژنن و جسەدی 12ژی زارۆک و نوجوانن. هەرچی قاس حکوومەتە بریتانیایە هەولێن بەردەوام بۆ کێمکردنا هەژمارە کۆچبەران بۆ ناو وڵاتی خۆدەدا لێ هەولێن وێ بسەر نەکەتن. دە 2021دا 28,526 پەناخواز گەهشتنە بریتانیایە. ئەف هەژمار سێ قات زێدەی وان 8,404 کۆچبەرێن گۆ دە 2020دا دەرباس ببوون. بەرپرسێن بریتانیایە پێشبینی دکن هەژمارە وان کۆچبەرێن حتا داویا ئیسال دەنگاوە ئەنگلیز دەرباس بکەن بگهێژە 6,000 کەس.